وەختتان و خێر خەڵک و کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. بەنیازم لە نێوانە دیبەیتەکانە ئەمجار بە سوورەتێکی چڕوپڕتر هەندێک دەرس گفتار لەسەر پڕۆپاگاندای سیاسی بۆ مخاتەبین و خۆمان و خەڵکە سەرزەمینە کوردەوار دابنێ. لە ماوەی ڕۆژان ڕابردوو یەکسری ئەتەفاقات لەم سەرزەمینە ئێمە کەوت، هەر لە مەلای ژەهراوی مەلابەختیار تا قسەکانە سەرانە یەکێتی و هەروەها ماجراوێ کۆچبەرانە و لافاوە ڕەوە بیلۆڕۆس. هاوکات لەگەڵ ئەمە نهادگەری میدیایی سپا پاسداران فیلمێکیان داگەسە دەرەوە کە قەتعەیەکیان دیبێتێکی من بڕیگە و تیان خستکە لە ژێرە ناوە کلیپە قاتەڵە فەراری. ئەمانە پێویستیان بە وەڵامدانەوە هەست و پێویستیان بە تەحلیل هەست. من ئەو کلیپەی کە دەوڵەتە ئێرانی، دەوڵەتە ئانووسیە جوولەکەی ئێرانی تیکێک لە دەنگی منی بڕیگە و تەسویری منی بڕیگە و خستگیێسیە ناوی بۆ نیەتە خۆی فیلمێکی پڕۆپاگاندایە غەیرە حرفەییە ئەحمەقانە کە هەر لە بەرادەرانە ئورەییە تریاکیە سپاه پاسداران ئەو شێتۆ و هەروەها درۆیەک کە بە لە معڕەفیکردنە منە بەکاریان بردگە بە عنوانە کەسایەتیەکی جگی بووک لە حیزبە دموکرات. من یەک ساعت یەک چرکە یەک سانیە لە زندگیم نە حیزبە دموکرات بووگم، نە دموکراتی بووگم، نە ئۆسفە حیزبە دموکرات بووگم. وەلی تێمە سەرەمەی کە سەپاهە پاسداران هەدەفی و دەوڵەتە جوولەکەی ئانووسی ئێرانی هەدەفی لە دروستکردنە ئەم جۆرە کلیپانە و ئەم جۆرە پڕۆپاگاندا بۆ منحرفکردنە ئەفکارە عمومی و پابلیک ئۆپینیۆن چییە؟ بزانن ڕۆژانە ڕابردوو اتفاقێک لە حەلیمە کوردستانە کەوت، هەر لە 8 تەمووزۆ بە دووام ماجەرایەک بوو بە ناو ماجەراوێ ژەهر دەرخواردکردنە ڕەهبەرە یەکێتی پاڤڵە تاڵەبانی و عیدەیەک لە ئەعزائە یەکێتیە نیشتمانیە کوردستان. ئەم مەسئلەیە تا ئەم ئەواخرەها تاگەی بە مەلای ژەهراوی مەلابەختیار. دوای کۆنفرانسە مەتبوعاتی مەلابەختیار ئێمە دیبەیتێکمان کردو و سناریۆی ساختەی مەلابەختیارمان بەحث کرد. هەروە مەسئلەیە ئەوانەی کەوانە بیلۆڕۆس و ئێمە دووسێ دیبەیتمان لەسەری کرد و قسەکانە ئێمە دروست لە ئاو دەرهات و نەتیجە بوو بەوەی کە ئێمە وتمان. بزانن فرە پێشتر لەوەی کە لەم دنیای غەربە بە وەرگرتنە جیهانە کوردی و ئاوەژۆکردنی دنیای ئینقیادیان بسازن و دەسەڵاتیان بسازن، لە سەرزەمینە ئێمە ئینسان وەکو ئاگاهی، ئینسان وەکو دانایی، ئینسان وەکو سوژەی شناسەندە، ئەو سوژەیە کە دنیا ئەناسیت و ئەم ناسینە لە پەسە پەردەی دانایی ئەچێت تعبیر کریاوە. ئینسان نەوەکو حیوانە ناتق، بەڵکو وەکو زاتێکی ئاگا، زاتێکی بیرۆکەر، زاتێکی دانا پێناسەکریا بوو لە فەلسەفەی کوردیەتە. وەلێو دوایش متەقاعبەن تەمامە فەلاسفەی غەربی ئەمیانە تکرار کردو. تۆ وەختی ئێژی ئینسان و مەبەستت کەسێکی تایبەت نییە، مەبەستت ئەندێشەیە، زانایی یعنی داناییە، ببەخشن نەزانایی، چون ئەمە داناییە کە ئەتوانێت ئەم دنیا بوێنێت، پێناسەی کات
فۆڕمی پێ بدات، معنای پێبات و محتەوای پێبات. وەگەرنە ئینسان وەکو حیوانە ناتق و ئینسان وەکو حیوانە ئیجتیماعی و ئینسان وەکو ئەوانە هیچ بارێکی گەورەئی و سەروەرانە و سوژەگی بە ئینسان نادا. بۆیە ئێمە وتمان هەر لە خشتە بەجێ ماوەکانە ناوە دڵە فەرهەنگە ئۆراڵە کوردیە ئەژێ بالوول زاوتێوەن، زاوتە یەکدانە. بالوول زاتێکە، ئەسەنسێکە، جەوهەرێکە، زاوتە یەکدانە. ئامیان ماچان بالوول دێوانە، ئامیان ئێژن بالوول دێوانەس. ئیستا ئەو زاتی یەکدانە پەیوەند ئەداتەوە بەمەی کە بۆ بالوول زاتی یەکدانەس. دێوانە کێ دیوەی تەور داناو بۆ، دانائیە کە زاتی یەکدانە ئەخولقێنێت. دێوانە کێ دیوەی تەور داناو بۆ، مەرکەب نەمەیدان گەردوون ڕاناو بۆ. مەرکەب یعنی هێسر، یعنی ئەسپ. ئەسپی لە مەیدانە گەردوونە ڕانی بێت. وەختی تۆ ئەڕۆیتە ناو ئەمە فەهمی کە لە جەهانە کوردیە فرە پێشتر لەمانەی کە بە ناوە یۆنان ئیدعای بکەن، بە ناوە دنیای غەرب ئیدعای بکەن، ئینسان بە عنوانە سوژەی شناسەندە هیچێک نییە بێجگە لە دانایی. و ئەمە سەکە مەقامەدا بە ئینسان. جا ئەوەی کە کەسانێک کە گەرەکیانە ئەم مردمە ئێمە لە خوو خەسڵەتە خۆیان دوورۆکەنۆ، دەست ئەوەنە دەروونە ئینسانەکانە ئێمە، ناخوداگاه ئینسانەکانە ئێمە دەستکاری ئەەکەن، یان ئەنکەنچز ئینسانەکان ئێمە دەستکاری ئەەکەن، ئەقڵە گشتی دەستکاری ئەەکەن. هەر بۆیە من ئێشێ بڕێک لەم خەبەرانەی لە پشتە پرۆپاگاندا هاتە دەرەوە ئێوە بیستتان تەحلیلی کەم بۆتان. مەسەڵەن ئێمە چۆن زانیمان ئەم کارەی کە پاوڵ ئەیکا خۆ بفرە کەسێک ئێژێت کە ئەم کارە پاوڵ کردی، ئەمانە چوون هەر بنەڕەت دزن، هەر شناسنامەیە تاریخیان دزی و فەساد و منافقیە. ئەمەش سەناریۆس، ئەمە گشت کەسێکی زانیت، بەڵام وەختی ئەگەیتە سەرە تەحلیلە وردی ناتوانن ئەم کارە بکەن. بزانن وەختی ئیاڵاتە متحدەیە ئامریکا و سەرمایەداری دوژمنی نەما، یعنی کۆمونیزمێک کە مەوجود بوو و تەبلیغاتی کرد کە ئەمە دوژمنێسی نەیما، کەوتە قەیرانێکی گەورە. ئەوە بوو کە پلانێکیان دانیا لە شێرە ناوە 11 سەپتەمبەر و ئیعلام شەڕەبەر عەلەیهە تێرۆریزم. باش تەماشا بکەن لەو کەرەستانەی کە 11 سەپتەمبەر دروست ئەکەن و ئەبێتە هۆی تۆقاندنە دنیا. بزانە تۆ لە 11 سەپتەمبەرا شتێک ئەوێنیت، ئەویش ئەمەسە: فڕۆکە و هەواپەیمای مسافربەری ئەبێت بە چەکە کوشتارە جەمعی. تەسەور کە شتێک کە دروست کریاگە کارکردەکەی شتێکی ترە بۆ کارێکی تر دروست کریاگە، ئمڕۆ تەبدیل ئەوێت بە کەرەستەی کوشتارە جەمعی، دروستکردنە وەحشەت، ڕعب و ترس. هەر لە دوای ئەوە ئەگەر وەبیرتان بێت کۆمەڵێک نامە وتیان گیریاگە و ئەمە کارە تێرۆریە و میکرۆبە سیا زەخم لە ناو پاکەتە نامە هەناریاگە بۆ عیدەیەک و بۆ پارلەمانە ئەمریکا. دیسان ئەوە ئالەگدا تەوەجۆ بکەن، میکرۆب نایبینیت، بە چاوە غەیرە مسەلەح نایبینی، متەخەسس نەبی نازانی، هەستی پێ ناکەی، پاکەتێکی نامە ئەدەنوە دەستۆ. پاکەتی نامە شتێکی فرە عادی لە دنیای ئمڕۆ وەکو پێگەیە بوروکراتیک، وەکو یەکێک لە کەرەستەکانە بوروکراسی دائیمەن خەڵکی نامە ئەگرێت و نامە ئەنێرێت، چه لە ئیداراتە جۆرا و جۆر، چه لە پەیوەندی نێوان ئینسانەکانە قەبلەن.
نامت لێ ئەکەن بە دێوەزمە، نامت لێ ئەکەن بە ساویەی شومە مەرگ، یعنی ئەم کارە بۆ ئەکەن. گەلێکیانە بە من و تۆ کە من لە نەزەرە ئەوان و کەسایەتیەکی عادیە جامعین، وەکو ئەوەی کە من لە خشتەکاوتم ئامیان ماچاون باڵول دەیوانە، یعنی ئەم ئینسانگەلە ئامین و تەوانت تەشخیسمان نییە، ئەمان تۆقێنن. دوژمنەکە ئەوەنە گەورەس، ئەوەنە نایبینی، هەر شتێکە لێ ئەکا بە کەرەسەی مەرگ. و تۆ شێ بتۆقی، تۆ ئەم داستانت لە کۆرۆنادی چه ئەتفاقی کەوت؟ ناگەهان سێبەرە مەرگ هاتە خوار، هەموو جێگەیەکی تەنیوە، هەوای تەنیوە، کوچە و کۆڵانی تەنیوە، دەستەکانە ئینسانەکانی گرتەوە، تەماسە ئینسانەکان لەگەڵ یەکتریا گرتەوە، وەکو گولی بۆ ئەوسا خەڵک گولی ئەکرد لە کەسێک و دەسی پێوە نەیەدا نەوادا گولی گرێ. کۆی گولی بوون، کۆی شێت بوون، کۆی خەتەرناک بوون لە کۆرۆنا خۆی دەرخست. فیلمەکانی ڕۆژەوەڵە کۆرۆناتان لەبیرە، وا ئەم دەوڵەتانە بڵاویان ئەکرد و ماسکیان بەست و ئەم فیلمە وەحشەتناکە ئاخر و زەمانیان لەسەر شار چۆڵ باڵندە باڵینە ئەدا، دیوارەکان گشتی داخریا بوون، دەرگاکان بەسیا بوون، پەنجەرەکان بەسیا بوون، دڵقشتیان ئەوە لە دەرگاکانیان ئەدا، یعنی فەزایەکی ڕوعباوەرێک لە سایە سێبەرخستنی مەرگیان لە هەرچی جێگەس بۆ ئینسانەکان دروست کرد. خب سەمەرەیە ئەماوێت و چی؟ تۆ دائیمەن بە تۆقاندن مردم، بە ترساندنیان ئەیانکەیتە کەرەستەی دەستەخوات، ئەیانکەیتە ئەبزارە دەستەخوات، کۆنترۆڵت لەسەریان زیاترەکەی، خۆیان کۆنترۆڵەکەن بۆ تۆ. ئەڕۆیتە ناوە قەتار لە بریتانیا. ئێژێ ئەگەر چاوتان کەوت بە جەنتایەک، چاوتان کەوت بە ساکێک کە ساحێوەکەی لەگەڵیانیە، سیت سێت سۆرتر، ئەوە ڕقمێکە، بێژی بیبینە، بێژی حەلیەکەین، یعنی گوزارش بە، یعنی بۆ بە جاسووسمان. سێت سێت سۆرتر. ئەمە کارە پرۆپاگانداس. بزانن کێشەیە کە بەحسیان کرد لە ناوی یەکێتی ژەهر بوو، تا ئێستا بیرتان کرد دەسەوە لە ژەهر. ژەهر تامی نییە، ڕەنگی نییە، بۆی نییە. ژەهر یا دەبێت بە تەماسۆ بیدەن پێت، یعنی تەماسە لەگەڵا بگرن، یا بیکەنە ناوە خۆراکێکە ئەی خۆی. بزانە هەرچی شتە لێوێتە دوژمن، ئینسانەکانە لێوێتە دوژمن. ساردی، شەربەتی مێوژ، فاسۆلیا، قۆزی، نان، هەرچیە کە تۆ فکرەکەی خوێ گشتیت لێ ئەوێتە دوژمن. و چۆ تو نایبێنیت، نازانیت، بالقووە سایەی مەرگوا لە منەسەردا. هەر کەسێکیش کەمەی لیان بوێت ئەتوانن بێژن مەسموم کریاگە، سەممی پێ دریاگە، ئەتوانن بێژن سەممی داگە بە خەڵکی. و بە ئەم کارە سایەی تۆقاندن و ترساندنە خەڵکی سێبەرەکەی ئەنیشێنە سەر کۆمەڵگایەک. بۆیە ئەو ترسەی کە ئەتوانێ سەم ئیجادی کات، ژار ئیجادی کات، فیشەک ناتوانێ بیکە. فیشەک ئەبینرێت، دەنگی تێت، گزەی تێت، دیارەکێ تەقاندێسی. بەڵام ژەهر ناتوانێت تۆ بڵێ کەی، لەکوێ، کێ، وا لە ناوە چییە، چ دەقیقەیە، چ سانیەیە. بۆیە ئەم تۆقاندنە و ئەم ڕۆعبە گەورە ئەکاوە هەر کەسی ئەتوانێت داوا بکە بێژە ژەهریان داگە پێم. لە ئیستەوە تا 20 ساڵی تر هەر کەسێ ئەتوانێ سەرە نەدێ بوات و بێژێ ژەهریان پێم داگە. پس مهمە تۆ بزانی چه خەبەرە. لە کەنارە ئەمە ڕۆژانە هەنێک فیلم دەسوە دەس ئەکرێ.
بزانن ڕوودا و دیۆکە نووسابووی لوکاشێنکۆ ڕئیس جمهورە بیلۆڕۆس پەنابەرانی وەکو چەکی سیاسی بەکارهێناوە. یعنی ڕوودا و لوکاشێنکۆ چی کردگە هاتکە بە خەڵکی لە سۆران و لە زاخۆ و تکیسی هەڵسن بێنە بیلۆڕۆس وای بتکە تا من ئێوە بەکاربێرم لە بەرامبەر ئیتحادیە ئوروپا. با من ئەم سناریۆ بکەمەوە بۆتان. بیلۆڕۆس ویزای داگە بە عیدەیە وەکو توریست بڕۆنە ناوە خاکەکەی بکەڕێن تا ئەویش بتوانێت دەرامەدە توریستی بێت. بۆ هەرچی وڵات هەست بە خواردن و بە بینا و بە سرویسدان و بە خەدەمات و بە ساحلە جۆرا و جۆر و بە ژنە جوان خەڵک ڕائەکێشێ گەشتیار بڕوا بۆ ئەوێ. دەی ئیستە 20,000 نەفەر توانی گیانە بە پاسپۆرتە شەڕەکەی وڵاتەکەی خۆیان بڕۆنە بیلۆڕۆس. بڕیاریشیان داگە نەچنۆ بڕۆنە سەر سنوورەکانە بیلۆڕۆس. لوکاشێنکۆ مەشیای چی کردایە؟ هێزە پلیسی مەشیای بە هاوردایە و بیوتایە ئێوە 10 ڕۆژ ویزاتان هەست، دوای 10 ڕۆژەکە کە ویزاتان تەواو بوو دەبێ بتانگرین، دەستگیرتانکەین و دیپۆرتانکەینەوە. دروستە؟ ئەمە ئیقدامە قانونیەکە بوو. دروستە؟ ئیتحادیە ئوروپا و ما بەقی وڵاتەکان کە لوکاشێنکۆ مەحکوم ئەکەن مەبەستیان ئەمەسە کە کارە قانونی نەکردگە. دروستە؟ دەی ئەگەر واسە ئەگەر لوکاشێنکۆ بەهاتایە و 10,000 نەفەری بگرتایە و 2,000 هێزی پلیسی بڕژاندایەتە خیابان بۆیان و بیانگرتایە پرۆپاگاندا چی ئەوت؟ ئێوە لوکاشێنکۆ دێوەزمەس، ئەو زەدە بەشەرە، ئەو پێشێلکەرە مافە ئینسانە، ئەو پەنابەر چووگەسە ئەوێ پەناماری داگە و ئەم پەنامارە پەنابەر ئەدات. دەی لوکاشێنکۆ ئەم کارەی نەکرد. دوژمنە داخڵیشی هەز ئەم کارەی نەکرد. وتی کاکە من کەس ناگرم. تعدایشی لە کەس نەکرد. ئەوە خۆتانەوە سنوورە ئەوروپا بڕۆنەوە دیو ڕۆنەوە دیو ناڕۆنەوە دیو کێشی خۆتانە. ئەم دەردەسەریە بەخۆی نەدا. ئیستا ئیتحادیە ئوروپا بۆ ئێژێ لوکاشێنکۆ خەریکە کارتمان بەر عەلەیه تێرێ. با من داستانێکتان بۆ بگەڕمەوە. وەختە خۆی یەکێک بۆ من تاریفی کرد. وتی گوردانە پێشمەرگەی کۆمەڵە ئەڕۆنە منتەقەیە لە بانە. خەڵکە بانەیش تۆزێ مەزهەبیەون لادەیەک. ئەسڵن پێشمەرگەی کۆمەڵە لە بانە فرە پەسەند نەبووگە ئەو وەختە. ئەمە ئاغای محەممەدە موحتەدی وتی. من نەقڵە و خاترە لە ئیشان ئەەکەمەوە. گویا یەکێک لە پێشمەرگەکان کارێکی ناشایست ئەکاوە گوێرەکەیەک دەستکاریەکە. خەڵکە کە ئەیبیسن تووڕە ئەون و پەلامارە ئەم گوردانە کۆمەڵادەن. فەرماندەی گوردانەکەیش بۆ ئەوەی تووڕەیەکەی خەڵکەکە دامرکێنێتەوە ئەڕوا گوێرەکەکە ئەسێنێت و گوێرەکەکە سەرەوڕن و کەواوی ئەکەن مابەقەیە گوردان بیخوا. ئەوە بمێنێت کە تەنزە نێوانە پێشمەرگەکان چ بووگە کۆمەڵە سونەتێکی بوو بە ناوە ئینتقاد لە خۆکردن، ڕخنە لە خۆگرتن. کابرای مجرم تێرن دای ئەنێن ئێژن لە خۆت ئینتقادکە. لە ناوی ئەو گوردانیشە دوو ژنی پێشمەرگەی کۆمەڵی واتیە. کاورا هەڵەگەڕێتەوە ئێژی وەڵا خۆ من لە خۆم ئینتقاد دەکەم و کارەکەم غەڵەت بوو، بەڵام ئەگەر من کاری وامە کرد دادە نەسرین مقەسر بوو. مەسەلەن نەسرین پێشمەرگەی ژن و گەلەوێ. فەرماندەکە تووڕاوی لێی ئێژێ کاورای کاول مەبەستە چییە؟ یعنێ دادە نەسرین سرویسی بە تۆ نەداگە. ئەمە یعنی ئەمەی کە ئەو کوڕە منزوری ئەمە گەسە ئەگەر ئەم نەسرینە ئەم کەنیشکە سرویسە جنسی وە من بدایە من پەلامارە گوێرەکەم نەدا، پس بە نۆعێک نەسرین مقەسرە، من مقەسر نییە. سێرە وستدلارەکەن. ئەگەر من چووگم بۆ ئەم گوێرەکە من نەوگەم ئەم کەنیشکە مەسئولەکە منی تەمین نەکردگە. ئیستا ئیتحادیە ئوروپا ئێژێ لوکاشێنکۆ مقەسرە. ئەنا ئێمە ئاو ناگرین ئەم پەنابەرانە. یعنی ئەزانی چۆنە لە زوانە خۆمانە ئێژێ بۆ تەریخمانەکەی تۆ
یعنی ئەمەلەن ئوروپا ئێژێ ئەمانەی کە هاتکن و ئەدعاکەن پەنابەرن بە ڤیزا هاتکن پاسپۆرتیان بووگە ئەمانە شمولە هیچ بەشێکی یاسای پەناهەندگی ناکەن بەڵام ئێوە هاتکن نەمایشێکی دەیان هەزار نەفەریتان بۆ ئێمە لەسەر سنوور خستکە سەرڕێ ئەفکار عمومی ئوروپا ئیمکانی هەز و ئەفکار عمومی جیهان ئیمکانی هەز بەرامبەر بە ئێمە هەڵوێستە خراوە بگرێ و دەرنەتیجە ئێمە ئیشی بین بێژین بە خەڵکەکە نە ئەمانە پەنابەر نیەن نە ئەمانە پەنابەر نیەن ئەمانە کار تێکن وا لوکاشنکۆ بەرعەلەیه ئێمە بەکاری برگن ئاگاتان لێوێ ئەمە تەوتەعی سیاسیە لوکاشنکۆ خەریکە فشارمان بۆ تێری ڕووداو بۆ هاوکاریە اتحادیە ئوروپاکە بۆ ئێژێ پەنابەریانیان وەکو کارتە سیاسی بەکاراوەرگە بە چ دەردێکی لوکاشنکۆ خوا ئیسە 10,000 نەفەر بووەنە ئەو دێ و بە چ دەردێکی ئەخوا ئللا ئەوەی کە اتحادیە ئوروپا بیان و ئەگرێ بزانن ئەگەر ئێمەم خەڵکە نەیارین لێشیان ئەدین ئاویان تێ ئەگرین دەلیلی ئەوەسە ئەمانە پەنابەر نێرخۆ ئەمانە کارتە سیاسیە لوکاشنکۆ لەبەرچی لەبەرەوەی سەرکوبەکەیان نەهێشتن ئەژوورچوونیان تەوجیه بکات بیخونجنێت پس سەمەرەکە ئەوێت و چی؟ سەمەرەکە ئەوێت ئەوەی کە میدیاکانی ئوروپا قاوەکەن و بەڕاستی و ئەوە لوکاشنکۆ ڕەحبەری دیکتاتۆر ئەگەر دیکتاتۆر نەوایە چی؟ چون ئیستە مەسەڵەن انتخابات ئێژن ئەم ئاغا دەستکاری کردگە دیکتاتۆرە ئەم ئینسانە قێزەونێک و تۆتوانی هەر بەرچەسپێکی لێبەی سوالەکە مەگەڕێنەوە سەر سوالە ئەوەڵ ئەگەر لوکاشنکۆ ئەم 10,000 نەفەرەی بگرتایە چیتانەوت ئەتانوت دیکتاتۆرە نظامیە پێشێلکارە مافە مرۆڤە پس تۆ لەگرا ئەوێنی ئەمە پڕۆپاگاندای حاکمیەتە تا نیەتە سیاسی خۆی بواتە بەرەو ئەم پەنابەرانە شمولە هیچ یاسایەکی پەنابەری ناکەن هەنەریاک نەئەوێ لە هەلێم و کوردستانە عیدەیەک ئەمە کارتە بەکارتێرن لە گەوجاندنە خەڵکە پیرەژن هەنێرن مناڵ تێرن نێژن داوا بکەن لە پاپا بێژە پاپا گیان ئەمە کامە ئەقلیەتە خەریکن لە ناو کۆمەلگای ئێمە بڵاوی پێدەن چۆنە 8,000 نەفەر 10,000 نەفەر کەوت کەسەی ڕووی گەسە ئەوەی بێت لە ئەوروپا ژیانکە یەکەم پلە ئەوەسە بۆ خۆی تەحقیقێکی نەکردگە ریسەرچێکی نەکردگە پێداچوونەوەیەکی نەکردگە بزانێت پەنابەر بە کێ ئێژن چۆن 8,000 ئینسان ئاستی تێگەیشتن و ئاگاهی و داناییان وا لە حەدە سەفرا دەی من لە سەرەتا وتم لە جیهانە کوردیا ئینسان یعنی دانایی چمکە ئینسان یعنی دانایی ئەمە داناییە کە ناسین بە تۆ ئەدا کە سوژەگی ئەدا تۆ پێناسە ئەکەی ئەم جیهانە بە داناییەکەی چون خەڵکە ئێمە وا لە گەمارۆ میدیاکان بە جۆرێک کەسایەتی های دروستکریا و لە ژێرە ناوە خێرخواز و سیاسی و دەمەوەر و دەمچەرمگ و قسەکەر و زانا و پسپۆڕ بە جۆرێ خەریکن ئەقڵە مردمە ئێمە زایە ئەکەن نابودی ئەکەن خەڵکە ئێمە بگەسۆ سوالکەر خەڵکە ئێمە ئەقلی نییە 9,000 نەفەر کەوت کەسە ڕێژە گەرەکمە بڕۆمە ئاڵمانیا ژیان کەم یعنی چی گەرەکمە بڕۆمە ئاڵمانیا ژیان کەم ئەم قسە تۆیکەی چییە؟ ئینسانیە ئەخلاقیە قانونیە یاساییە مە تۆ ئەدعا ناکەی ئەم جیهانە بە یاسا ئەچێتە ڕێوە چۆنە تۆ سەرەتاییەکەی نازانیت ئیتر پێشکەشە و شێ زوان نازانیت تو چۆن گەرەکتە بەم ئەقڵەوە بێ لەم ئوروپا زندگیکەی ژیانکەی چۆن فکرەکەی ئەتوانی ژیانکەی پس ئەمانە دەرئەنجامە پرۆپاگاندان کە ئێمە دروست ئەکا دەوڵەتە ئێرانی چووگە کلیپێکی دروست کردگە منیشی تێخستگە
تیکەیە لە دیبەیتەکانی منی تێخستگە بە ناوە قاتەڵە فەراری. تۆزێکی بوێنن. قاتل شهید فاطمه اسدی را بهتر بشناسیم. جنایتی که اتفاق افتاده مسئول مستقیمش خود مصطفی هجری بوده و این واقعه در حقیقت با مسئولیت ایشون رخ داده. با آشوب گروهک منحلی دموکرات به سر کرد. خب بابێنە سەر تەحلیلە ئەمە لەناوە ئەم 5 دقیقە کلیپە منی شیواتیە، یعنی تیکەیەک لە من دائەنێن و ئەنووسن پەیمانە حەیدەری لە دموکرات جگێ بوو بەسەوە یا ئەندامی دابڕاوی دموکرات لەژێر ناوە عنوانە قاتەڵە فەراری ئەمیانە بڵاو کردگەسەوە کەچی ئەسڵەن ناچێتە سەرە ئەمە تێکەڵی ئەکاو مچەی هجری تێخاو. ئەم 5 دقیقە گوێ بگرین تا من نەغدی کەمەوە، ئەم 5 دقیقە گوێ بگرین تا من نەغدامە بکەمەوە. قاتل شهید فاطمه اسدی را بهتر بشناسیم. جنایتی که اتفاق افتاده مسئول مستقیمش خود مصطفی هجری بوده و این واقعه در حقیقت با مسئولیت ایشون رخ داده. با آشوب گروهک منحلی دموکرات به سرکردگی رحمان قاسملو، کردستان در سال 1357 گرفتار ناامنی شد و این اشرار مسلح چنان فجایعی به بار آوردند که تا سالها این دیار روی آرامش به خود ندید. مصطفی هجری خب تا ئەگرا قسەکانی باتڵە. حزب دموکرات بە ئەشرار مسلح ناوەوە. بۆ پێشی حزب منحلی دموکرات ساڵە 1357 ئایەت الله خومینی ئەکرێت بە ڕەهبەرە کاریزماتیکە پارادایم شیفتێکە ناوی ئەنێن انقلابە ئێران. حدود 200 دانە حیزب ئیعلام موجودیەت ئەکەن و گشتیان خۆیان سەبتەکەن لەناوە شرایط انقلابیە دەوڵەتە جەدیدە ئێرانی. ئایەت الله خومینی مەتەرسەکێکە وا ئەربابە غەربی هاوردگیسی بۆ ئەم پارادایم شیفتە. ئایەت الله خومینی نە تەنزیماتی هەست، نە هێزە مسلحی هەست، نە کەسایەتی وا لە پشتیە، هیچ. لەوێ دانریاگە هەر دەقیقە ئیمکانی هەست لێ هەڵگەڕێنەوە. چریکایە فەدایی نیرو مسلحیان هەست، تەنزیمات شەبەکەییان هەست، مجاهدینە خەلق نیروی مسلحی هەست، چریکە شاری بووگە، تەنزیماتی هەست و تەوانە بەسیجە مەردمی هەست. ئەمە دوو نیروی جدی سەراسەری. نیروگەلەتر بەشە قەومی ئیتنیکیەکان حزب دموکراتە کوردستانە ئێران یەک نەهاد مؤسساتی دەوڵەتە ئێرانە و حیزبە وەکو تەمامە و حیزبەکانەتر، وەکو حیزب پان ئیرانیست، وەکو حیزب ڕەستاخیز، وەکو حیزب عەداڵەت، وەکو حیزب جبهەی ببەخشن اتحاد ملی، وەکو حیزب نهزەتە ئیسلامی، نهزەتە ئازادی ببەخشن، وەکو جبهەی ملی، تمام ئەمانە حیزبن و لە بەربەرەکانیە دەسەڵاتە گەرێکیانە شرکەتکەن. چۆن نیروهای مسلحە حزب دموکرات ئەشرارە مسلحن لە مەنزەرە دەوڵەتە ئێرانیۆ؟ ئەوەڵەن دەوڵەتە ئێرانی تۆ بە بەهانەی حزب دموکرات ئایەت الله خومینی نیروی مسلحە سپای پاسدارانی دروست کرد تا ئایەت الله خومینی بووە ساحێوە نیروی مسلح. پس ئەمە حزب دموکرات بوو کە کۆمەکی بە ئێوە کرد کە ئێوە بیانوتان بووە کە نیروی مسلح دروستکەن بۆ خومینی. ئەمە نوکتەی ئەوڵە. نوکتەی دووەم بەرادەرانە سپاهیە معتادە ئورەیە فاسد. عەبدوڕەحمان قاسملو ئەوە نەحەقی بوو بربەرەکانی بۆ قودرەت بکا کە خومینی بووی، وەلی عەبدوڕەحمان قاسملو قوارەی بچووک و چارە خومینی نەکرد. لەگرا هیچ قداسەتێ موجود نییە. من تماشاکە لە چوارچێوەی دەوڵەتە ئێرانی و بازیە کەسیفە ئێوە قساکەم.
لە چوارچێوەی مبارزە بۆ ئازادی لاوبردنە چهرەیە نگریسە کۆرپۆریشنیە ئشغالگەرە سەرزەمینە کوردەوار نییە ها نگاهت دەوڵەتیتانە نەتۆ قودرەتوجی نەتۆ حاکەموجی نە ئەوان شەڕتان کرد بزانن کێ ئەیواتۆ تا یەکێ لەم وەسەتە توانی گویە سبقەت لە ما بەقیە بواتۆ سەر ما بەقیە بکوتێتۆ تا قودرەت بگرێ و ئەویش جەریان خۆمەینی بوو و ئێوە تیکە 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 تەکە عیدەیەکا چوونە بەر و داتان لە عیدەیە تەکە عیدەیەکا چوونە بەر و داتان لە عیدەیە لەگرا هیچ ئەرزشی مەوجود نییە تۆ خەریکی چی ئەەکەی کامە ئەرزش ئەفرۆشی تۆ تحت ناوە وەتەنپەرستی ئەحیاناً تحت ناوە ئیسلامگەرایی ئەحیاناً تحت ناوە کامە ئیدئۆلۆژی ئیستە حیزب دموکرات ئەشرارن سپاهیانە پاسدارە تۆ ئەشرار نیەن هەر تکتان وانە یەکڕەدا هەر تکتان مؤسسات و سازمانگەلە دەوڵەتە ئێرانی ئەمە سپای پاسداران تۆ خاص ئەمە ئەزانی تۆ ئەم پرۆپاگاندا بۆ زیهنیەتە مەردمە کورد بۆکەی سپا پاسداران تۆ ئیشێ لەگرا یەک نیەتە بوێ حزب دموکرات ئەحیاناً تحت ناوە جەریانێکی کوردی لە زەهنە مەردمە کووردا پاک بکەیت و دروستە دەی تۆ ئیشێ دەست بووی بۆمەی کە حیزب دموکرات چۆن کوردی نییە بۆ دەستناوەی بۆمە دیبەیتەکانە من 2000 ساعت لەسەر جیهانە کوردیە و سابەتی ئەەکەم ئەمانە کوردی نیەن موئەسسەی تۆن تۆ گەرەکتە ئەمە لەبین بووی لە کووردا دەست بوو بۆەوەی کە بێژ ئەمانە چۆن کوردی نیەن بزانە تۆ وەسڵیانەکەیتە عەرەبستانە سعودی ئیسرائیل بەغا لە گشتیان پوڵیان سندگە هەروە ئێوە پوڵ لە گشتی ئەسێنن ئێوەش ارتباطتان تەکە ئیسرائیلا هەز ئێوەش ماجرای ئێران گەیتتان بوو لە ئەوجە شعارە ئیسرائیلیتان خۆتان دەوڵەتی یەهودین هەرچی جنایەتەکەن خود جمله احمدی نژاد خود جمله احمدی نژاد و برادران قاچاقچین دەی ئیستە تۆ بۆچی دەستناوەی حیزب دموکرات لە بنیان و هەڵتەکێنی ناکوردبوونە حیزب دموکرات بە مەردەمە کورد نیشاندا بۆ ئەم کارە ناکەی بۆ لقمەکە لە دەورە سەرت ئەچەرخێنی گەرەکتە بێژی حیزب دموکرات پیاوکوژە تۆ خۆت ئەکبەر پیاوکوژی گەرەکتە بێژی حیزب دموکرات فاسدە ئێوە کام نەفەرتان لەناوە دەستگاهە دەوڵەتە ئێرانی فاسد نییە ژنباز نییە دز نییە جانی نییە کامتان نین پەروەندەگە لە فەسادە کامتانە کە لە هەرچی لە حاز و سەر ئەدا لە فەڵەکە دەی تۆ گەرەکتە بە فەساد تەکە حیزب دموکراتە دەرکەوی حیزب دموکرات لە مقابڵت تۆ ئۆقیانوسێکی حیزب دموکرات قەترێ نییە تۆ ئەمە ناوەی تۆ دەوڵەتە ئێرانی و مؤسساتە دەوڵەتە ئێرانی منفورە مەردمە هەدەفە تۆ لەم فیلمە چییە مثلا تۆ ئیستە فرە ئیمانداری تو فرەتەکە فەسادا دەرکەفتگی فرەتەکە جنایەتا دەرکەفتگی و کە ئیستە ئەمانە مەسەڵەن ئەگەر جنایەتکارن ژنبازن فاسدن هەرزەن تەفریحکونن تۆ وانیەی دەی تۆ ئەمە بۆ مەترەحەکەی خەڵق و گەوج نییە خەریکە ئەوێنی تۆ ناتوانانی ئەم کارە بکەیت تۆ ناتوانی بە متهمکردنە ئەمانە بە فەساد و بە دزی ئەحیانەن لەمانە سەل بە مەشروعیەتکەی چون خۆتیش تا بینە قاقا وایتە ناو جنایەت و دزیە لە تۆ سەل بە مەشروعیەت بووگەمەگەر جمهوری ئیسلامی نۆکە من دیسانەوە معزەرەت خایی یەکەم سەرماخوردگیەکەی من بەردەوامە بۆیە بعضی مەواقع مەجبورم دەسماڵەوە کاربێرم و لە پێشەوە معزەرەت خایی یەکەم لە خەڵک و بینەران وەلێ ئەم ویدۆ ئەگەر جواب نەدریایەتۆ دەوڵەتە ئێرانی فکریەکە دێمە بەرامبەر بە هەر پرۆپاگاندایەکی کە ئیکا سکوتەکەین بەردەوامەوین لە فیلمەکەی دەوڵەتە ئێرانی قاتل شهید فاطمه اسدی را بهتر بشناسیم. یعنی ئێستا مچەی هجری ئاغای مستەفای هجری قاتڵێکە کە شاکی خصوصی هەست لە دەستگاهە قەزایی ئێوە بزانە ئێوە چوون ئیمساڵ مجاهدینە خەلقتان بردە ناوە دەستگاهە قەزایی خۆتان و مجاهدین خەڵقتان محاکمە کرد بۆ حیزب دموکرات ناوەن محاکمەیکەن تا حیزب دموکراتیش ئێوە لە دادگاهە مردمیە محاکمەکە بۆ ناکەونە محاکمەکردنی یەکتری جۆرمە حیزب دموکرات قەزاییە سیاسیە
دێ حیزب دموکرات حیزبە کەرەستەی قدرەتە و بربەرەکانی قدرەتەکە تۆ منحلت کردگە ئێژینە بۆت نییە لە انتخابات شرکتکەی حیزب دموکراتی شتەکتا شەڕەکە تۆش لێ ئەدەی ئیستا چۆن تۆ مستەفای هجری جگێ ئەەکەی تۆ ئێژی شخصە مستەفای هجری قاتڵە دەی ئیستا حکمتان واوە دەسۆ تۆ تبقە دەوڵەت و خۆت ڕۆیتە دادگا شەواهد خۆت ئەدەی و مستەفای هجریت محکوم کردگە کردەکتە ئیستا پۆلیسە ئینتەرپۆڵ وا لە شوێنە مستەفای هجریە مستەفای هجری وا لە کۆیە دادەی حکمی بگرن و بیدەنە ئینتەرپۆڵ وەکو حکمە دادگا هەمی کونووس تا مستەفای هجری بەرەو هەرکوێ لەم دنیا ڕوا بیگرن بۆ ئەم کارە ناکەی دەوڵەتە ئێرانی ئەم کلیپە بۆ دروستەکەی بۆ دروستیەکەی فڕێ دەیتە ناوە ئەزهانە مەردم قاتل شهید فاطمه اسدی را بهتر بشنو شد و این اشرار مسلح چنان فجایعی به بار آوردند که تا سالها این دیار روی آرامش به خود ندید. مصطفی هجری یکی از جانیان این گروهک که در کشتار مردم نقده نقش مستقیم داشت خیلی زود مراتب ترقی را طی کرد و از همان آغاز مسئول زندان مخوف دولتو شد. زندانی که شماری از مردم بیگناه کردستان را در آن آزار و شکنجه دادند. سپس وی مسئول مذاکره کننده با رژیم بعث عراق برای دریافت کمک ها شد. ما در تاریخ مبارزات حزبمون این موارد را بسیار داشتیم. از جمله آخرین موردش دریافت کمک هایی بوده که ما در مبارزه با جمهوری اسلامی از صدام حسین دریافت می‌کردیم. در کنگره 8 به دستور قاسملو تعدادی از رفقا و همحزبی‌هایش را ترور کرد. او کادرو پیزمرگی که تا دوینه به دستور و فرمانی خویان ولی غیر سیاستی اوانه ده لبرانبر هزکان جمهوری اسلامی ده سینگی خواه بگلده ودنا او رو دکتر قاسملوان هستان بریاری کشتنیان دستر درکردن جنایت انگیان نتیگاه حسن اسلامی لناوچه سقس که به برینداری دکویت دستیان تماز دکل دفتری سیاسی دگرم دلن او برینداره چی دبکن شخصی ساید شرف کندیده تسرخد دلنی دنبی کوزن سالها بعد با توطئه و تبانی توانست رقبا را کنار بزند و خود دبیر کل حزب منحلی دموکرات شود. روابط او با زنان حزب سبب شد عده‌ای به نشان اعتراض از آن حزب جدا شوند و حزب جدیدی را بنیان نهادند. لحزب دموکرات دا دنگی کەسەکە ژنەکە بۆ خۆی زەبتی کردووەتەوە کە چۆتە ژوورێ کە ژنە شەهیدە کە چۆتە ژوورێ دەنگەکەی زەبت کردوێتەوە دەنگ بە واکمانەکە هاتوۆتەوە دەرێت تەحویلی داوە کە فڵانە کەس داوای سێکسی لێ دەکات بەڵام حیزب هیچیشی لەگەڵ نەکرد ئێستاش سکرتێرە. در سالیان اخیر با حمایت‌های آمریکا، اسرائیل و عربستان با هدف ناامن کردن مرزهای ایران، مصطفی هجری دوباره دست به جنایت زد. وی مسئول به قتل رساندن فریب خوردگان اردوگاه حزب منحلی دموکرات است و تعداد زیادی از آنان را به طرف ایران هدایت کرد و آنان را به کشتن داد. که اومدن به اسم مردم کرد و به اسم اینکه دارن ستم مردم کرد رو میخوان بر بیاندازن چگونه جیبای خودشون رو پرپول کردن و چه گرسنگی و فقر رو به مردم کردستان تحمیل کردن. ئەم حیزبانە بۆ تووشە قەیران بوو چون بێ ڕیشە بوون بێبوتە بوون بێدایک و باوک بوون بێ ئەسڵ و بنیان بوون لەدڵ کەشمکەشێکی واقعیان هاتبوونەدە لەدڵ ئەخلاق کوردی و کوردیەتان هاتبوونەدە دروستکردیان فویان تێکریا مەجاریان پێدریا ئەسڵحیان پێدریا پولیان پێدریا دروستیان کردن بۆیە تۆ ئەوێنی ئەمانە بۆ ڕۆژ هەر کارێک ئەکەن دزی ئەکەن تەڵافرۆشی ئەو
بمڕن چەتەیی ئەکەن تجاوز بە مردم ئەکەن. مصطفی هجری سرکرده گروهک منحلی دموکرات و عبدالله مهتدی سرکرده گروهک تروریستی کومله با پولهایی که از عربستان و سایر کشورهای متخاصم دریافت کرده‌اند در کشورهای اروپایی مشغول به تجارت و خوشگذرانی هستند و این در حالی است که اعضای تروریست آنها در اردوگاه. خب ئەمەی کە ئێوە دیتان ئەوەڵەن قاتڵە فەراری یە پرۆپاگاندایەکی چیپی دەسە هەزارۆمە سپاهە پاسداران بۆ تەبلیغ بۆ مستەفای هیجریە. ئەمە کوتانە مستەفای هیجری نییە. ئەوەڵەن فیلمەکە سەروبنی نییە. دووەمەن تۆ خەریکی جۆری شانتاژ ئەەکەی بەر عەلەیه مستەفای هیجری کە بە نەفع مستەفای هیجری تەواوە بێ. ئەوەڵین دەرسە ئینتخاباتی ئەمەسە گەرەکتە ناوپەیاکەی بدە منفورێک باسە بکە. جمهوریە ئیسلامی تۆ منفوری تابینە قاقا فاسدی ڕژیمە ئشغالگەرە سەرزەمینە کوردەواری دەوڵەتە یەهودی ئانوسیە ئێرانیت و تۆ وەختی باسە مستەفای هیجریەکەی مستەفای هیجری مەرغوب ئەەکەی. تۆتی وە درۆ قسەکانە کەریم خاڵدار کە ڕەبتی وە مستەفا هیجری نییە ئەی چەسپێنیتە قەی مستەفای هیجری ئژی لە کۆنگرەیە هەشتا مستەفای هیجری مستەقیمەن عیدەیەکی کوشتەگە دەرسوورێتە کە کەریم خاڵدار وانایژێ. کەریم خاڵدار ئێژێ سەرکردایەتی حیزب دموکرات قاسملو وە مشەخەسەن شەرەفکەندی فەرمانە کوشتنە فڵان کەسیاندا نەیانوت بە دەسە مچەیە هیجری وە مستەفای هیجری. تۆ تێی لە قسەکانە ئەو خانمە کە خەریکە لای بەرگوزارەکات نەتیجە ئەگری ئینشعابە حیزب دموکراتی و خالدە عەزیزی و مەڵا ئەوڵا دەلیلی ئەمەسە مستەفای هیجری ژنبازوگە و ئەمان کوڕە پێغەمەروگەن ژنباز نەوگەن بۆیە ئینشعابیان کردگە. ئەم قسەی تووشە دروست چون ئەو خانمە ناوە ئەو کەسە نایێری و ئێمە نازانین منزور مستەفای هیجریە منزور عەبدوڵڵاهە مەلا عەبدوڵڵاس حەسەن زادەس منزور خالدە عەزیزیە و منزور کیس. بعدیشی پێشنەهادیشی داوێ خۆ زۆری نەکردگە خۆ فشاری نەهاوردگە تۆ بەر ئەساسە کامە عورف حەملەکەی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ حملەکە بەم حیزبانە بەر ئەساس و کوردیەت بەر ئەساسە ئیدعایەکە ئەیکەن ئێژن ئێمە جنبش کوردین بۆ مردم کورد و بۆ مەفهومێ بەناو کورد. بزانە کورد یەک فەکتە بێمەعنا نییە. کورد مەفهومە کانسپتە کە لە دڵی و کانسپتەکانە ترتێتە دەرەوە. ئێمە ئێژین چۆن تۆ حیزب دموکرات کۆمەڵە پەکەکە پارتی یەکێتی پێیت نەورد کە کورد یەک فەکتە بێمەعنا نییە و کانسپتە. ئێمە لە کوردیەت و ئەڕۆین بۆ ئەم حیزبانە سەنگومەنمان هەست ئەناگەر گەرەکتە لە حاز سیاسی و بڕوین بۆی ئێستابێن لە لەحاز سیاسی بەر ئەساسە ساختارە دەوڵەت ملەتی و بازیە قودرەت بەڕەسیکەین حیزب دموکرات هەرچیەکی کردگە حەقە خۆیسی تۆش سەرکوب بکردگە حەقە خۆتە. ئەو گەرە کێسی دەسەڵات بگرێت تۆ نەتێش کەسە دەسەڵات بگری هەر تکتان بەرابرن ئەو شکستی خوارگەلەتەوە ئەنا تۆ دزی تۆ چەتەی تۆ ئینسان کوژی تۆ نامەشروعی تۆ هەرچی شتە هەی لەگرا ئەوەی کە فەرقە خاتە نێوانتان ئەوەسە کە ئێمە لە مەنزەرە کوردیەتەوە لە مەنزەرە مبارزە بۆ ئازادیوە دەست ئەوەین بۆ ئەم حیزبانە. وەلی تۆ هەڵەگەڕیت و بەر ئەساسە چی ئەم پرۆپاگاندا ئەەکەی ئیلا ئەوەی کە گەرەکتە مستەفای هیجری موەجه جلوە بدەی و حەملە بکەی بە هەیکەلە ئێمە. ئیستا ئەو کەسانەیەم فیلمیانە دیگەوە دەنگە منیان نەشنەفتگە من بە ئەنوانە عوزڤە جگی بووگە لە حیزب دموکراتە ناسن خەیلی بێجات کرد
واتفاقا جوري فيلمك أتشنن ناچنە سەر فاتمەی ئەسەدی و قاتڵە فاتمەی ئەسەدی ئیتر ئیدامە نادا ئەڕواتناوە سەکسناوە ئوردوگا و ڕاتناوە تۆ ئیسا ئەمتە دروست کردگە بەرعەلەی هەم حیزبانە یا دروستە کردگە بۆ ناساندنە قاتڵە فەراریە مستەفای هەیجری تەوزیح نادەی. خۆب ئەگەر منزورت ئەم حیزبانە سە ئێشەی بێی سابەتی بکەی بە خەڵکە کورد ئەم حیزبانە چۆن کوردی نیەن وخەریکن ئێوە خەڵەتێنن چۆن بەشێکن لە مؤسساتە دەوڵەتە ئێرانی وەکو خۆتان تۆ بۆ دەست بۆ ئەمە ناوەی ئیستا ئەمانە جۆرمیان چییە لە نەزەرە تۆوە مفسد في الأرض جۆرمە قەزاییان هەست لە نەزەرە دەوڵەتە تۆوە کە مؤسسەیەکی دەوڵەتە تۆن چییە جۆرمیان ئادەی بێ مستەقیمەن بێژێت جۆرمە حیزب دموکرات چییە جۆرمە حیزب دموکرات ئەمەسە لەو جێگە تۆ یەکتەرەفە ئەمتە منحەل کرد مەجالە بە حیزب دموکرات نەدا حیزب دموکرات ئێعتراز بکا بەرعەلەی هەیە کارە یەکتەرەفەی تۆ ئێوە بکێشێتە دادگاه یا دیوانە عالیە کەشوەر تا ڕەئیە ئێوە باتڵکە حیزب دموکراتیش دەلایلە خۆی هەزیتر تۆ یەکتەرەفە ئەمە باتڵ کردگە و ئیجازەت نەداگە حیزب دموکرات ئێوە بکێشێتە دیوانە عالیە کەشوەر تا تبقە مەوازینە قانونیە خۆتان کە حیزب دموکرات مؤسسەیەکە لەو مؤسساتە حیزب دموکرات ئەم ڕەوەندە تەیکات و ئێوە توانی بێتان مەشروعیەتێکی قانونیتان بووە زۆرتان وتکە بربەرەکانی قدرەت وگە خەلە قدرەت وگە ئەمانیش مشارەکەتیان تیا کردە تەبیعیە لە گشتێکی دنیاواسە و تۆ بردک دەسەوە دەی تۆ بۆ گەرەکتە مەردمە ئێمە گەوچکەی بۆ گەرەکتە زەهنیەتە مەردمە ئێمە خراوکەی مەردمە ئێمە ئەنتقادەکا چون مەردمە ئێمە خوێن ئەدا بە سوورەتە خۆبەخشانە مەردمە ئێمە گیانی دائنێ ماڵی دائنێ تاوان ئەدا چون فکرەکە بۆ ئازادی خەریکە مبارزەکە نازانێ بۆ گەس و ئەبزارت دەسە مؤسسەیەکی دەوڵەتە ئێرانی بۆ بتەوکردنە دەوڵەتە ئێرانی لە ناخە ئینسانە کوردیە لە هەر کوێکیش کە بە قەیرانەخوا ناتوانێت پێناسەکە فقط ئێژێ ئاغەیان لەو کولە لەو مطلقە کە کوردی ناوە و تۆ ئیدعاکەی بۆ ئەم مطلقە کارەکەی ئەمە ناوەشێتەوە جنایەت و دزی و خوێڕێتی ناوەشێتەوە نۆکەریە دەوڵەتە ئێرانی ناوەشێتەوە حیزب دموکرات بە دۆلارەکانە عەرەبستانە سعودی و ئامریکا لە کۆیەدا نەنیشکە سپای پاسداران بە دۆلارەکانە دەوڵەتە ئێرانی لەوێ دانیشتکە وەگەنە عەرەبستانە سعودی بەمانە پوڵ ئەدا نە ئیسرائیل بەمانە پوڵ ئەدا ئەگەر ئیسرائیل فرە جدی وایە لە خستنەتەوە دوژمنە تۆ بوایە حیزب دموکرات و کۆمەڵە حکمە ئەڵماسی بوو بۆیان بچۆ هەریسە 200-300 نەفەر ئەلافیان واتیە لەم 200-300 نەفەرە ئەتوانن بەڕاحەت نیروگەلێ دروستکەن کە هەر کارێ بکە بۆچی ئێمە تا ئێستا نەماندی حیزب دموکرات بۆ موساتە ئیسرائیل دوو ترۆر بۆ تۆ بکە لە تۆ بکە بۆ دۆلارەکانە حیزب دموکرات کێ تەمینیەکە سەپا پاسداران خۆت تەمینیەکەی یا ئیسرائیل خۆت تەمینیەکەی یا عەرەبستانە سعودی عەرەبستانە سعودی $1 ناداوە حیزب دموکرات وەلێوە مجاهدینە خەڵقیەدا چون مجاهدینە خەلق جدی ئەزانێ لە بەرخۆردکردنە تەکتەوە و حیزب دموکرات و کۆمەڵە جدی نازانێ و ئەزانێ کە تۆ دەسەواتیانە و تۆ ئیدارەیانەکەی و تۆ گەورە کردگەن ئەمە پرۆپاگاندا بوو تۆ کردت کە مستەفای هیجری مەرغوب بکەی و لەگرا شەخصە پەیمانە حەیدەری ناوێک بخەیتە سەریوە تەوەجۆت کرد تۆ بە هەر بەشێک دەست بۆ حیزب دموکرات وە کۆمەڵە بووەی ناتوانی لە هیچ محکەمەیەکم دنیا محکومیان کەی چون تۆ خۆت پێشێرکەرە قانونە خۆت بووگی بۆ حەزب ئەمانە تۆ ساز و کارە قانونیت نەگر کەسە بەرەوە کۆمەڵەیش کولەن داستانی فەرقەکاتەکە تووە جەریانێکی کۆمونیستی بووگە کە باوەڕی بە ئینقلابە کرێکاران بووگە و بەرقەراریە دیکتاتۆریەتە پڕوتاریا بووگە لە تەواوە دنیاش بووگە مەرغوبیەتی بووگە لە هیچ دادگای ناتوانی محکومیکەی ئەو جارێشە کۆمونە پاریس محاکمە بکەن ئەو جارێشە ئینقلابە ئۆکتۆبر محاکمەکەن ئەو جارێشە ئینقلابە ماوە چین محاکمەکەن ئینقلابە کوبا محاکمەکەن ناتوان پس تۆ دەست بۆ ئەم پرۆپاگاندا بوو ئەوەی دەوڵەتە ئێرانی
بەرادەرانە ئورەییە معتادە سپاه پاسداران، بەرادەرانە تابوونت دەندەن فاسدە سپاه پاسداران. مستەفای هیجری تەوتەئە ئەکا جێگەگری بۆ عەلیە خامنەئی چی کردگە جێگەی گرتگە، فرە لیاقەتی هەست، فرە شان و شەوکەتی هەست، فرە داناس، فرە کارنامەی مدیریەتی بووگە. مدیریەتە عەلیە خامنەی چ بووگە تا بووگە ڕەهبەری جمهوری ئیسلامی؟ با بە زوانە خۆتان قسە بکەم، بە زوانە شایستە سالاری قسە بکەم. عەلیە خامنەی مەقامە گەورەی دینیە خۆ نییە، ئایەتۆڵایش نەو. عەلیە خامنەی مدیرە گەورەیەکوگە فکر ناکەم ئیدارەی دوو گەماڵی کردووێ لە زیندگیە کە ئێوە کۆرپۆرێشنە ئێرانیتان دادەسی. عەلیە خامنەی بە تەوتەئەیە کێ نیشتە جێگەیە خومینیە جنایەتکار تابوونت دەندان؟ بە تەوتەئەیە کێ؟ عەلیە خامنەی بۆچی ئەحمەی خومینی کوشت تا ئێستا ئەم کارە مچەی هیجریەکە کارە خراوێکوی؟ بۆ مەگەر ئێوە نایکەن هەر لە کنارە دەستانە، هەر لە کنارە دەستانە ئێوە ڕۆژ نییە خەڵک نەکوژن. کاورا تێرن گەورەیەکە نێژن سوڵتانە سکەس ئەیکوژن. دێ کاورا چووگەسە بانک پوڵی داگە سکەی سندگە، بانک ئەعلامەکە سکە ئەفرۆشی، کاورا چووگە پوڵی داگە سکەی سندگە، حەق مالیکیەتی هەست مەگەنێزی. چۆن کاوراگری بەناوە سوڵتانە سکە ئێدامیەکەی جمهوری ئیسلامی؟ بزانە ئەمەی کە تۆ بەحسیەکەی جمهوری ئیسلامی بەرادەرانە سپاهە پاسداران، تۆ خوت ڕەوایەتێکی لە دەوڵەتە ئێرانی وە باوەڕت بە هیچ کام لە بەنگە لە قانونی خۆت نییە، جێبەجێ ناکەی. بۆیە ناتوانی لە هیچ مەحکەمەیەکی بینالمەلەلیە کە بەر ئەساسە ئەم قانونە منقادەتان کارەکە هیچ کام لەمانە مەحکومکەی، ناتوانی مەحکومیانکەی. ئیستا تۆ بۆ مستەفای هیجری بە عنوانە شاکی خصوصی ناوەیتە دادگا حکمت جەل بە مستەفای هیجری بگری بیدەیتە ئینتەرپۆڵ لە نەهادگە لە بینالمەلەلیە حکمت جەل بە مستەفای هیجری بگری، بۆ نایکەی دەوڵەتە ئێرانی؟ چون تۆ درۆەکەی، چون تۆ ئاوا زەهنیەتە مەردم دروست ئەەکەی. هەدەفیش لەم کلیپە فقط ئێمەین و شەخصە منە و من بەرئەگرم بەوە لەبەرەوەی کەلامە من کەلامە حەقیقەتە. داناییە ئێمە بەرەگری بە مشتێ ئامیب ئایکیو لە سەدح بوزینە بەناوە دەستەندەرکارانە دەوڵەتە ئێرانی. ئێوە ئەربابە غەربیتان نەوێ و ئەبزارتان نەوێ، هیچ کامتان لیاقەتە تەزویح فرۆشیشتان نییە. دوو مانگاتان پێ ئیدارە ناکری. ئایکیو وا لە سەدح ئامیب و جولبەک، ئایکیو وا لە سەدح بوزینە، وەلی ئەبزارتان وا لە دەسا بڵنگۆکەتان پڕسەر و سداس دەنگی بەرزە و فکرەکەن دەنگە ئێمە ئەتنۆ جمهوری ئیسلامی کەوتکیتە پەلەقاژە و ئەزانی ئەم دەنگە سەرزەمینە کوردەواری تەنیگەسۆ و ئەزانی ئەم دەنگە خوی ئینسانەکانی گۆڕیگە و ئەزانی مەفاهیمە ئەم دەنگە کە لە دڵ کل لە کوردیە هات کەسە دەرۆ گەشتی جەمۆ کردگەسۆ لەم فەزا و ئەڕوات کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بنیانە ئشغالگەریە دەوڵەتە ئانووسیە ئێرانیتان بخات. بۆی هەر لەیستۆ تەلاشەکەی ئەم چێهرە خراوکەی لە زەهنم مردم ژەڵە ژاوی دروستکەی، یەکی ئێژی عزوە جوداشدە لە حیزب دموکراتی، یەکی ئێژی عزوە جوداشدە لە پێکاکاز، یەکی ئێژی MI6، یەکی ئێژی موسادە، یەکی ئێژی ئیتلاعاتیە. تۆ خەریکی ئەم کاراکەی و تۆ فکرەکەی ئەتوانی لە مقاوڵە ئەم حەقیقەتە بوێسیت و تۆ فکرەکەی ئەتوانی بەر بە ئەم دەنگە بگریت و تۆ فکرەکەی ئەتوانی ئەو جەزابیەتە ئیجادکەی کە ئەم دەنگە ئەیکات. جمهوری ئیسلامی ئەزانی بەچی ئێژن؟ ئەسەر بە شتێک ئێژن کە تەئسیردا ئەنێت. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەسەرە، دیبەیتەکانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەسەرە، چون تەئسیری دانیاکە. بۆیە ئەسەرە و توش ئەزانی ئەسەرن و ئەم ئەسەرم مانایی هەست، قوڵایی هەست، ڕۆ ئەچێتە خوارەوە. تو ناتوانی بەم جۆرە کارە سەخیفانە چێهرەیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مەخدوشکەی
مستەفای هیجری و عەبدوڵای موحتەدی هەر کەسێکی تر بڕوا تەفریحیش بکە ئینسانە حەقی خۆیەسی تەفریحەکە. تو خۆت ئێژی ئەمانە ئەچن کۆمەک لە ئیسرائیل دەگرن دەیتر کاورا وەختی پوڵەکە واوە دەسە خۆی و خۆی تێرێتی کاورا ئەچێت لە ئوردوگاکەی دانیشی چه یەخەیەتوانی بە مستەفای هیجری یەگرێ پوڵ خۆیەسی و ڕوا خەرجیەکە. بۆ مەگەر ئێوە جواوە کەس ئەدەن و وەختی بڕیز و بپاشەکەن لە دنیا وەختی بە پوڵە سەروەتە ئەم سەرزەمینە غارەتگەریە دنیاتان کرد فەساد دنیاتان کرد. بزانە هەر ئەمانە هەر کارێکیان بکردایە نوشی گیانیان وایە بە شەرتی بیان توانیە ئێوە بخەن و ئێوەی مؤسساتە دەوڵەتە ئێرانی لە بین بوون و دەوڵەتە ئێرانی لە بین بوون حەق خۆیان بوو. من ڕۆژە خۆی لەناو ئەم دیبەیتانە وتم با مەسعود بارزانی بیزژنی بخواستەیەکەی مشکڵە منە. با مەسعود بارزانی خۆشترین کۆشکە دنیای بوایە لەناوە تەختە خاوە ئاوا بخەفتایەت و تیکە تیکەی ئەساسەکانی ماڵی جەواهر و زمڕۆت وایە بەڵام شکۆی بوایە ئینسانێکی پڕعەزەمەت وایە بەڵام حتا بیتوانێ سنوورەکانە ژیانە ئەم سەرزەمینێ گەورە کردایە بابی وایە. با ژیانە مەسعود بارزانی بە عینوانە ڕەهبەرە مەردەمە کورد کە دارای شکۆی گەورەی و عەزەمەتە دەربکەوتایە چی ئیرادێکی هەست. ئەمە ئیسە ئیراد و تۆگرتت لەمانە بابێت ئەوروپا تەفریحیش بکارە ئینسانێ لە هەر جێگەیەک هاوێت تەفریحێکیش بۆ خۆیەکە. ئەمانە دلیل نییەن. تۆ ئەگەر گەرەکتە حیزب دموکرات باتڵ کەیت و بێ بچۆ بێژە مەردەمە کورد حیزب دموکرات چۆن کوردی نییە بێ بێژە حیزب دموکرات چۆن ئێرانی نییە چون سابەت یەکەم ئێرانیە و جوزە موسساتە ئێوەس و ئێوە هاوکارن تەکە یەکتریە و ئەوەی کە حیزب دموکرات لە کۆیە ماگەسۆ تۆ و دۆلارەکانی تۆ هێشکێسیوە. حیزب دموکرات جزء مؤسسات دەوڵەتیە تۆست کۆمەڵە جزء مؤسسات دەوڵەتیە تۆست پەکەکە جزء مؤسسات دەوڵەتیە ئێوە دووە لە ئشغاڵگەرە سەرزەمینە کوردەوارە یعنی کوڕ پریشەنەکانە سەرزەمینە کوردەوارە. بۆ داستانەکە ئەوەنە ئەژڵەژێنن بۆ ئەوەنە خۆتان عەزیەتەکەن. دیبەیتەکانە من موجودە وەختی ئێژم ئەمانە چۆن کوردی نیەن ئەوانە لێ بدەن ئەوانە بڵاوکەنەوە لە 23 بڵاویانکەنەوە. تو گەرەکتە حیزب دموکرات نەمێنیتر منیش گەرەکمە نابودیان کەم حیزب دموکرات نابود کەم پەکەکە نابود کەم پارتی نابود کەم یەکێتی نابود کەم و نابودیان ئەەکەم و تۆیش نابود دەکەم. ئەم جۆرە زەهنیەت دروستەکەن تۆ ئەوێنی شتێ دروستەکە بەناوە قاتڵە فەراری من نەمان فەهمیم قاتڵە فەراریە ئیستە وای لەکوێتوە نایناسی وانتەدە جایزە دانیاگە سەر مستەفای هیجری بۆ بێرن 5 ملیۆن دلارە دانیاگە هەرکە جێگەی مستەفای هیجری نیشانبا تۆ ئەڕۆی بە پەهباد لێ ئەدەی بۆ لێ نادەی دەی بۆ بە پەهباد لێ نادەی بیکوژی حداقل بێژینەمە ئێشێکی بە تۆ گەیاندگە وەکو چۆن یاڵەتە متحدەی ئەمریکا جایزە دانێ بۆ سەر خەڵکی پەهبادی هەڵەسێنێتەوە ئەیدا لێ کوژێ فڕۆکەی بێ فڕۆکەوان دەی قاتڵە فەراری کەچی ئێستا تۆش ئادرسەکەی نازانی من ئادرسەکەی پێدەم کوی سەنجەق ئوردوگاه حیزب دموکرات مستەفای هیجری بۆ ناڕۆی بیگری وا لە ژێرە دەسە پارتی دموکراتە پەخێ بکە لە پارتی دموکرات کە لە بچە گشتیان تێرێتە بەردەمە. هەدەفە تۆ لەم پرۆپاگاندا چی بوو؟ بەرزکردنەوەی حیزب دموکرات بەرزکردنەوەی مستەفای هیجری مەخدوشکردنە چهرەیە ئێمە و ئێمە مەجالە بە تۆ نادەین دادەین دەفعەیەتر تەلاشکەرەوە دەوڵەتە ئێرانی والێت چیویاگە نازانیتەکە ئێمە چۆن بەرخۆردکەی هەر جۆرێ دەنگە من بڵاوکەیت و چهرەیە من بڵاوکەیتەوێت و مێردەزمەی خیاڵت لە بینت ئەوە و لە بینت ئەوە وەنە ئەحمەق ئەویت خۆت بە دەسە خۆت چهرەوە ناو من و دەنگە من ئەگەێڕی بە تەمامە ئەم سەرزەمینە کوردەوارە دەوڵەتە ئێرانی چون گیرە خوارگە بەدەسم نازانی چی پێ بکەی نازانی چۆن دەسی بۆ بووی نازانی ئەم چهرە چۆن خراوکەی نازانی ئەو وەنە گەزەک ناتوانی لە من بگری
ئەوەی کە من ئەمڕۆ بەحسم کرد خەڵکە کوردەوار نمونەیەکە لە جژڵەژاندنە زەهنیەتە مەردم. ئێمە ئینسان وەکو چەمکین، ئینسان حچێک نییە بێجگە لە دانایی نەوێت. بالول زاتێوەن زاتە یەکدانە ئامیان ماچان بالول دێوانە دێوانە کێدی وەی تەور دانابوو مەرکەب نەمەیدان گەردوون ڕانابوو. وەکو سوژەی شناسەندە ئەمە جیهانە کوردی و پێناسەی ئینسانکردنە. بۆیە تۆ وەختی وە کاورایژی نافەهمی یعنی لە مەرتەبەی ئینسانیەت تێتە خوارەوە. تۆ ئاگاه نیەی، ئەندێشە ناکەی، تەفەکر ناکەی، بیر ناکەی، تۆ یعنی لە مەقام ئینسانیەتیتە خوارەوە. چون ئینسان کە سوژەیە شناسەندەز ئاگاهی ئەم کارەکە، ئەندیشەز ئەم کارەکە، دانایی ئەم کارەکە. بۆیە ئێمە حانە دەین مەردمە خۆمان کە کورد بێ، کە ئینسان بێ. ئەمانە گەرەکیانە حوزەیە ئاگاهیە ئێوە بشێوێنن، گەرەکیانە ئێوە گەوچکەن نەتوانن بڕیار بن وەکو ئەو 8,000 نەفەرەی ڕوویگەنە بیلۆڕۆس یەک پرسیاریان نەوگە. ئێمە وەختێژین تۆ پرسیارە نییە یعنی بیر ناکەیتەوە، کە بیر ناکەیتۆ لە حوزەی ئینسانی نییەی، ئینسان نییەی. چۆن تۆ پرسیار ناکەی؟ خۆ حیوان نییەی، خۆ کاوڕ نییەی، خۆ ماگان نییەی، ئینسانی عەقڵە هەست، ئاگاهیت هەست. بەم ئاگاهیەتە کە جیهانە ڕوبەڕووی تۆ، مەگەر نە، مەگەر تۆ پێناسی ئەم جیهانە ناکەی. بۆیە تۆ کاوران مخاتەب قەرارە دەی تا بڕواتە سەر مەرتەبەتە ئینسانیەکەی بوێسێ. ئەوەی حەزی پێکایژێ ئێمە ئینسانین و مافە مرۆڤ مانگرەکە و ئێژی کاکەگیان لە وەحلەیە ئەووەڵا ئەو شتەی کە ئینسان دروستەکە، ئەو شتەی کە ئینسانەوە پێناسەیە ئینسانە و مەفهومە ئینسانە ئاگاهی و داناییە بتوێت ئەو تەبوێت. ئەوجار تۆ ناتوانی پرۆپاگاندای ئاشغاڵە وا بکەی. مەلای ژەهراوی ناتوانێت بازی بکات بە مەردمە حەلیم، ناتوانێت. تۆ ناتوانی بێبێژی لۆکاشێنکۆ پەنابەر وەکو کارتە سیاسی بەکارێنێت. وەڵا لۆکاشێنکۆ ئیتحادیە ئوروپای تەریق کردو، چون ئیتحادیە ئوروپا نەیگەرەکو لە مۆقعێتە قەرار بگرێت و گەرەکی خۆی قایس نیشان بدات، وەلی لۆکاشێنکۆ باعیس بوو تەریق بێتەوە. ئەمە پێژن پرۆپاگاندا، ئەمە سەوا زەهنیەتە ئێمە دروستەکە، ئەمە سەوا ئێمە لە دنیا حاڵیمان نەوگە، ئەمە سەوا ئێمە تەسەوراتمان غەڵەتە، ئەمە سەوا ئێمە لە مەقامە ئینسانیمان تەنزیل دریاگین. دەوڵەتە جوولەکەیە ئانوسیە ئێرانی، ئەمە دەنگە حەقیقەتە، ئەمە حەقیقەتەوە هات کەسە گۆ، ئەمە ئاگاهی تاریخی ئینسانە کوردیە. کوردیەت ئەگەر مەفهومە نابە ئازادیە و ئینسان بوونە، ئەگەر ئیدەیە ئومەتە کوردی بووگە لە ڕەوەندە تاریخی خۆیان محقق بووگە لە ئینسانە کوردی و بەردەوام ئەوێ لە ئینسانە کوردیە. بۆیە کوردیەت هەمان ئازادی و مخەیر بوون بنیانە ئێوە نابوو دەکا و لەبینتانەوە. بۆیە گرفتار بووگن بە دەستمان و نازانن چی بکەن. ئێمە هەین و یەکتری بوونە فەیسبووکی، 2-3 دانە کاناڵە سۆشیال میدیایی تەئسیرمان دانیاگە لە ناو مەردمە خۆمانە، چون ئەسەرین. جا تۆ بڕۆ هەر کارێ دڵت وا پێوە بیکە لە هەر کوێ ئەم دیبەیتانە گەرەکتە بوڕە. 2100 ساعت دیبەیتم کردگە بەرادەرانە فاسدە سەپاهە پاسداران با بزانی کەلامە شەفاهی حکمەتیە، یعنی تەناقوز ئەخاتە دەرەوە، چون ساختارە شەفاهی حکمەتیە. تۆ قسەیەکەکەی حەکیمانەست تەکە قسەیەکی تر کە حەکیمانەست تەزاد دروزەکە. بچن دوودانە تەناقوز لە ناوە ئەم دیبەیتانە ئێمە بێرنەوە. من تا ئەوەی کە زانی بێتم لە قسەکردنە لە بەستەرە کوردیە تەناقوزم دروست نەکردگە. ئەوەسە ئەو قودرەتەی وایەوەی نابوت کردگە. سەردەمانە خۆی لەم ئوروپا تا 1950 بە تایبەتی لە پاریسا نەوعە تەئاترە پاریس ناتورالی بوو. یعنی
دەبوایە دەکۆپاژ و دەبوایە بازیگەر و دەبوایە داستان و گشتی تەبیعی وایە. من خەیلێ تەبیعیم بۆیە ئەم ئەسەرەی دروست کردگە. وەکو تەئاترەکانە سارت دەهەیە 40 لە پاریسا، تۆ ناتوانی تەکەمە دەرکەفی. یاران ئاخیزە کوردەوارە سەربەخۆ ئاگاه بن، وەختی دنەتان بەسەریانەوە بیت پرۆپاگاندەیان باتڵکەنەوە، دەوڵەتە ئێرانی ئەتوێتەوە، دەوڵەتە عێراقی ئەتوێتەوە، هەچێک نیەن بێژگە لە پرۆپاگاندا نەوێت وە دروستکردنە جەهانێکی تەوەهومی لە درۆ و فەساد، هەچێک نین جۆزەوە. ئەمە بشکێنن دەوڵەتە ئێرانی، دەوڵەتە تورکی، دەوڵەتە عێراقی، دەوڵەتانە کۆرپڕیتی لەم سەرزەمینە نابوودەون. لای ئێوە خۆش.